کارگەی دروستکردنی مافور لە ناحیەی هەریری سنووری پارێزگای هەولێر. ئەو کارگەی لە ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردوو دروستکراوە. لە سەردەمی حکوومەتی هەرێمیش بەردەوام بوونە لە کارەکانیان. قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆڕۆنا کاریگەری کردوتە سەر کارەکانیان. ئەو یەکەم جار کە دەست پێکەین ڕیالی دەئانین. بەڵام بەرهەمی ئەو کارگەیە بەهۆی بەرزی نرخەکەی لە بازار ساغ نابێتەوە. هەم نرخی مافور و تابلۆکان گرانە هەمیش لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە نرخی لەسەردانراوە لەوانەیە هۆکارێک بێ بۆ ساخنەبوونەوەی ئەم مافورانە. بۆیە وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت ساڵانە پێشانگایەکی تایبەت بکاتەوە و داشکاندن بۆ مافورەکان بکات، میوانی دەرەوە ناوخۆ بانگێش بکرێت بۆ ئەوەی ئەم کارە دەستیانەی ئەو ئافرەتە دەستڕەنگینانە ببینن کە لە شارەدەی هەرێر بەو تواناکەمە مافورەکان دروست دەکەن ببین کە ئافرەتی دەستڕەنجین لە هەرێمی کوردستان بوونی هەیە. کارکردن لە کارگەی ڕستن و سنینی هەریر بەردەوامە و سەدان مافوری دەستکردی خۆماڵی و تابلۆی جۆراوجۆر کەمانای ڕەسەنایەتی کەلتور و کۆمەڵگای کوردین بەدەستی ژنە دەستڕەنجینەکانی کورد لەو کارگەیە دروستکراون، بەڵام بازاڕێک نییە بۆ ساختکردنەوەی ئەو مافور و تابلۆیانە. کارگەی مافوری دەستکردی هەریر ماوەی 22 ساڵە کارەکە بێ ئەوەی دابڕێت لە کاری خۆی کە 65 فەرمانبەر کە 1995 ئافرەتە کار لەسەر ئەو تابلۆ و مافورانەکەن کە لێرە دروست دەکرێن. هەتا ئێستاش ئیشی خۆمان بەردەوامەوە بە بێ دابڕان و کارگەی مافوری هەریر نمونەیەکی زیندوی ئەو ژمارە کارگانەیە کە لە هەرێمی کوردستان هەن. کۆی کارمەندانی کە زیاترن لە 60 کەس فەرمانبەری حکومین لە کەرتی گشتی. ڕۆژانە چەندان سەعات کار دەکەن، بەرهەمی خۆماڵی دەخەنە بازاڕەکان، بەڵام بەرهەمی چەند ساڵیان لە کۆگای ئەو کارگەیە ماوەتەوە و کڕیاری نییە. گرنجدان و بە بازارکردنی بەرهەمە ناوەخۆیەکان یەکێکە لە بنەما سەرچیەکانی بواری ئابووری، بەڵام لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە کارگەی ڕستن و سنینی هەریر ئەو بەرهەمانەی دەخرێنە بازار بەهۆی بەرزی نرخەکەیان لە بازار ساغ نابنەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی هەریر.